خۆتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتان زانگ بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی شەممە. سەرەتا کورتەی گرنگترین هەواڵەکان. تیزاری زایمینات جایەکی شەهریار محەممەدی لەگەڵ جایەکی سەتار بەهاشتی، ناڕوونی شارەنووسی چوار دەست بە سەرکراوی خەڵکی دیواندەرە کامێران سنە و مەهاباد. دووە ماڵاوایی کەسایەتێکی دڵسۆز و خۆشەویست کاک عەبدوڵای خەلیل پورئازەر، ناڕزایەتی کرێکارانی شاغەڵ لە شارەداری زاهدان، دۆخی کارە ساتباری لافاو لێجراوان لە بەلوچستان، ڕێزگرتن لە معالیمانی ئازادکراو لە تاران و کەرەج و کۆبوونەوەی کۆمەڵێک لە چالاکانی سیاسی لە بەردەم ڕێکخراوی جیهانی کار لە ژنێڤ. درێژەی هەواڵەکان. دیزاری جایەمینە جایەکی شەهریار محەممەدی لەگەڵ جایەکی سەتار بەهەشتی. ڕۆژی هەینی 18 جۆزەردان جایەمینە جایەکی هەمیشە زیند و شەهریار محەممەدی لە گیانبەختکردوانی شۆڕشی ژینە سەرزانی دایکی نەمر سەتار بەهەشتی کرد لە تاران و پەیامی یەکڕیزی بنەماڵی دادخوازانیان بۆ ڕایگەشتی خوێندەوە. لەو دیدارەدا جایەمینە ئاماژێ بە سەرکوتی وەحشیانەی کۆماری ئیسلامی، گەڕانەوەی گەشتی ئێرشاد بۆ سەر شەقامەکان، هەڵبژاردننی جەهاتووی سەرۆک کۆماری و کێشەی ئابووری و سیاسەتەکانی ڕژیم کرد و ڕاگەیاند. ڕژیم لە هەموو سیاسەتەکانی شکستی هێناوە بۆیە جێیەوەی لە ڕێگەی سەرکوتووی ئەعدامەوە کۆمەڵگا چاوترسێن بکات. بۆ بەرەنگاربوونەوە لەگەڵ ئەو ڕژیمە دەڕەندەیە ئەبێ بنەماڵی دادخوازانی ئێران لە هەر نەسەوەیەک یەکگرن و بزوستنەوەیکی بەهێز دروست بکەن. ناوبراو هەروەها وتی دادخوازانی ئێران هەڵقەی ونبووی پەیوەندی هەموو چین و توێژەکانی کۆمەڵگەن و دەتوانن دۆر و نەخشی سەرەکی لە ڕووخانی کۆماری ئیسلامیدا بگیڕن. دەست بەسەرکردنی مەسعود ڕەزایی لە دیواندەرە. ڕۆژی هەینی 18 جۆزەردان مەسعود ڕەزایی شارۆمەندی خەڵکی دیواندەرە بەمبەستی تێپەڕکردنی ماوەی بەندکرانی دەست بەسەر و ڕەوانەی زیندان کرا. مەسعود ڕەزایی لە سەردەمی شۆڕشی ژینە دەست بەسەر و پاش ماوەیەک بەدانانی وەسێقە لە زیندان ئازادکرا. ئەو شارۆمەندە لەلایەن دەستگای قەزای کۆماری ئیسلامیەوە بە تۆمەتی چالاکی تەبلیغی دژ بە نیزام بە 6 مانگ زیندانی تەعزیری مەحکوم و ڕۆژی ڕابردوو بۆ زیندانی دیواندەرە گوازرایەوە. ناڕوونی شارەنووسی چوار دەست بەسەرکراوی خەڵکی ئیلام، کامێران سنە و مەهاباد. بەپێی راپۆرتی ناوەندەکانی مافی مرۆڤ، چارەنووسی چوار هاوڵاتی دەست بەسەرکراوی خەڵکی شارەکانی دیواندەرە، سنە، کامێران و مەهاباد پاش ڕووفاندنیان لەلایەن ناوەندە ئەمنیەتیەکانەوە بە ناڕوونی ماوەتەوە. ڕۆژی سێشەممە دوی ڕێبەندانی 1402 کاوە چوپانی شارۆمەندی خەڵکی دیواندەرە لە دوکانەکەی خۆیدا بەبێ بەڵگەی قەزایی دەست بەسەرکرا. هەروەها زەهرا نەبیزادە هاوڵاتی خەڵکی مەهاباد ڕۆژی 8 جۆزەردانی 1403 هاوڕێی لەگەڵ منداڵە 5 ساڵەکەی لەلایەن نێدارە ئیسڵاتەوە دەست بەسەر و بۆ گرتوخانەی ئەو ناوەندە ئەمنیەتیە لە شاری ورمەیە گوازرایەوە. ڕۆژی 24 ڕێبەندانی 1402 دوو هاوڵاتی خەڵکی شارەکانی کامێران و سنان بەناوەکانی حسین سەعید موچەشی و مستەفا زاهر زهور بەبێ بەڵگەی قەزایی لەلایەن ئیسلاحاتی سوپای پاسدارانەوە دەست بەسەر و چارەنووسیان بە ناڕوونی ماوەتەوە. دووە ماڵاوایی کەسایەتێکی دڵسۆز و خۆشەویست کاک عەبدوڵای خەلیل پورئازەر. بەداخ و پەژارێکی زۆرەوە ڕۆژی هەینی هەواڵی مەرگی کەسایەتێکی خۆشنێ و تێکۆشەری ئینسان دۆست کاک عەبدوڵای خەلیل پورئازەرمان پێگەیشت. مەرگی کاک عەبدوڵا ناسراوی کۆمەڵانی خەڵکی سەردەشت و مەهاباد خەسارێکی گەورە بۆ بزوستنەوەی شۆڕەشگەرانە و هەق خوازانەی خەڵکی کوردستانە. لێرەوە و لەلایەن هەموو ڕیزەکانی کۆمەڵەوە هاوخەمی قوڵی خۆمان لەگەڵ هەموو خۆشەویستانی کاک عەبدوڵا، بنەماڵەکەی، کەسوکاری و بەتایبەت هاوڕێی لە مێژینەمان کاک یوسف خەلیل ئازەرپور دەردەبڕین. یادی ئەوازیزە بۆ هەمیشە بەرز و خۆشەویستە. ناڕزایەتی کرێکارانی شاغەڵ لە شارەزاری زاهدان. ڕۆژی هەینی 18 جۆزەردان کرێکارانی شاغەڵ لە شارەزاری زاهدان لە سنەزانی دەخوازیەکانیان ناڕزایەتیان دەربڕی. بە وتەیە کرێکارانی ناڕازی لە سەرەتای ساڵی تازەوە تا بامڕۆ
هیچ حەقدەست و مەزایەکیان وەرنەگرتووە و بەرپرسانی نێوەندە دەوڵەتیە بایەخ بە دۆخی سەختی ژیان و معیشەتی کرێکاران نادەن. بە پێزانیاریەکان ناکۆکی نێوان ئۆستانجاری و شارەزاری زاهدان بەرۆکی کرێکارانی هەژاری گرتووە و ئۆستاندار حازر نییە بودجێ شارەزاری پەرداخت بکات. دۆخی کارە سەدباری لافاو لێدراوان لە بەلوچستان. بەپێ ئەو ڤیدۆیانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە، دانیشتوانی چەند ناوچەی بەلوچستان کە بەهۆی هاتنی لافاوەوە ئاوارە ببوون لە گەرمای پەنجاب پلەی هاوینجا بەبێ سەرپەنا ماون و لە دۆخێکی کارە سەدباردا دەژین. بە وتەی چالاکانی بەلوچ، دانیشتوانی ئەو گوندانەیە کە لە ناوچە دووردەستەکان دەژین بەهۆی نەگەیشتنی یارمەتی زۆر خراپە و بە تایبەت ژنان و منداڵان لە گەرمای هاویندا تووشی نەخۆشی بوون و دیانیان لە مەترسیدایە. پێشتر کانێکس وەکو قوتابخانە بۆ هەندێک لە ئاواییەکان دانرابوو، بەڵام پاش هاتنی لافاو کانێکسەکان لە ناوچوون و ئێستا لافاو لێدراوان بێ سەرپەنا ماون و لە دۆخێکی زۆر خراپدا دەژین. ڕێزگرتن لە معالیمانی ئازادکراو لە تارانە و کەراچ. ڕۆژی پێنجشەممە 17 جۆزەردان مەراسمێک لەلایەن کۆمەڵێک لە ئەنجامانی ئەنجومەن سنفەکانی فەرهەنگیانی تاران و ئەلبۆرز بە بۆنەی ئازادی چەند هاوکاریان بەڕێوەچوو. لە چەند مانگی ڕابردوودا چەند چالاکی سنفی فەرهەنگیان بەناوەکانی ئیسماعیل عەبدی، عەزیز قاسمزادە، جەعفەر ئیبراهیمی، تاهێر ئەسقەرپوور، فەرزانە نازرانپوور و مەحموود زەینالزادە پاش تەوابوونی ماوەی بەندکرانیان لە زیندان ئازادکراون. ڕۆژی پێنجشەممە مەراسمێک لەلایەن ئەنجومەنی سنفی فەرهەنگیانی تاران و ئەلبۆرزەوە بەڕێوەچووە و خەڵاتی سیمۆرغی زێڕین پێشکەش بۆ چەند چالاکە سنفیەکراوە. گیانەدەستان و برینجاربوونی سێ کرێکار لە پاکدەشت. ڕۆژی هەینی 18 جۆزەردان بەهۆی جاڕمانی بینایکی نیوەکارە لە پاکدەشتی تاران، دوو کرێکار گیانیان نەدەستا و کرێکارێک بە سەختی بریندار بوو. بە وتەی فەرمانداری پاکدەشت، ساختمانێکی نیوەکارە لە گوندی قەلعە نوێی پاکدەشت بەهۆی ناستانداردبوون ڕووخا و سێ کرێکاری ئەفغانستانی لە ژێردار و پەردوودا گیریان خوارد. پاش هاتنی هێزەکانی فریاگوزاری خێرا و ئاگرکوژێنەوە، تەرمیە و دوو کرێکارە دەرهێنرا و کرێکارێکی بریندار بۆ نەخۆشخانە گوازرایەوە. زیندانیکردنی دوو چالاکی مەدەنی لە بابۆل و کەرمان. لە ڕۆژانی ڕابردوودا برای گیانبەختکردوویەکی شۆڕەشی ژینا لە شاری بابۆل بە ناوی فەرهاد زارع و دەست بە سەرکراوێکی بزوستنەوەی ژنجیان ئازادی لە کەرمان بۆ زیندانەکانی بابۆل و سیرجان گوازرانەوە. فەرهاد زارع برای گیانبەختکردووی ڕێگای ئازادی میلاد زارع لە شاری بابۆل لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە 1 ساڵ زیندان مەحکوم و بۆ زیندانی ئەو شارە گوازراوەتەوە. هەروەها مریام مەحموود ئابادی دەست بە سەرکراوی شۆڕەشی ژینا لە شاری سیرجان پاش ماوەیەک لێپرسینەوە لە گرتوخانەی سڵاتی سوپای پاسەرانی کرمان بۆ زیندانی سیرجان ڕاگوێزراوە. نیگەرانیەکان سەبارەت بە دۆخی بەندکراوانی پەروەندەی شارۆچکەی ئێکباتان. بەپێی راپۆرتی ڕێکخراوی دادبان، 4 دەست بە سەرکراوی پەروەندەی ئێکباتان بەناوەکانی میلاد ئارمون، سەید محەممەد حسەینی، مهدی ئیمانی و نەوید نەجاران لە گرتوخانەی سڵاتی سوپای پاسەران لە ژێر ئەشکەنجەی سەختان و گیانیان لە مەترسیدایە. پێشتر ڕێکخراوی دادبان لە راپۆرتێکدا باسی لە گواستنەوەی ئەو 4 بەندکراوە لە زیندانی قزڵ حەساری کەرەج بۆ گرتوخانەی سڵاتی سوپا کردبوو. پارێزەری ئەو 4 بەندکراوەش وتبووی کە پەروەندەکەیان بۆ بەدواداچوونی زۆرتر ڕەوانەی لە قی 13 دادگای ئینقلابی تاران کراوە. نەماڵەی میلاد ئارمون، سەید محەممەد حسەینی، مهدی ئیمانی و نەوید نەجاران لە پەیوەندی و چاوپێکەوتن لەگەڵ ڕۆڵەکانیان بێبەری کراون و نیگەرانی دۆخی تەندروستی ئازیزانیانن. کۆبوونەوەی کۆمەڵێک لە چالاکانی سیاسی لە بەردەم ڕێکخراوی جیهانی کار لە ژنێف. ڕۆژی هەینی 18 جۆزەردان و هاوکار لەگەڵ بەڕێوەچوونی دانوستانی ساڵانەی ڕێکخراوی جیهانی کار لە شاری ژنێڤی سوئیس، کۆمەڵێک لە چالاکانی سیاسی لە بەردەم شوێنی بەڕێوەچوونی کۆبوونەوەکە خۆپیشاندانیان کرد.
لەو خۆپیشاندانەدا بەشداربووان با بەدەستەوەگرتی پلاکارد و وێنەی قوربانیانی سەرکوتی کۆماری ئیسلامی ڕایانگەیان نوێنەرانی کۆماری ئیسلامی، نوێنەری کۆمەڵگەی کرێکاری و معالیمان و ئەو کەسانەی لەلایەن ڕژیمەوە سەرکوتکراون نین و ئەبێ لەو ڕێکخراوەیە دەربکرێن. شعبان محەممەدی لە چالاکانی سیاسی ناسراو لەو کۆبوونەوە بۆ ئامادەبووان قسەی کرد و ڕایگەیان نوێنەرەکانی ڕژیم نوێنەری کرێکاران نین، بەڵکو نوێنەری دژە کرێکارین و ڕێکخراوی جیهانی کار و ناوەندەکانی مافی مرۆڤ ئەبێ بایەخ با نوێنەرە ڕاستەقینەکان بدەن کە ئێستا لە زیندانەکانی کۆماری ئیسلامیدا لە ژێر ئەشکەنجا و ئازاردان. دووە هەواڵ ڕفاندنی نۆ کارمەندی نەتەوە یەکگرتووەکان لەلایەن حوسیەکانی یەمەن. ڕۆژی هەینی 18 جۆزەردان حوسیەکانی یەمەن نۆ کارمەندی نەتەوە یەکگرتووەکانیان ڕفاند و هێشتا مەبەستیان لە ئەنجامدانی ئەو کردەوە ئاشکرا نەکردووە. ئەو نۆ کەسە کە پێکهاتبوون لە 7 پیا و 2 ژن ئەندامانی ئاژانسی مافی مرۆڤی نەتەوە یەکگرتووەکان، بەرنامەی گەشەپێزانی ئەو ڕێکخراوە، بەرنامەی جیهانی خۆراک و نوێنەری تایبەتی نەتەوە یەکگرتووەکان لە کاروباری یەمەن بوون. شاینی باسەکە چەکدارانی حوسی هاوژینی یەکێک لەو کارمەندانشیان ڕفاندووە و ئەگەری هەیە ڕێژەی دەست بەسەرکراوان زۆرتر بێت. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد و وەست دەبێت.